دژی نووسراوەکەی وەزارەتی پەروەردە و جێبەجێنەکردنی داواکاریەکانیان مامۆستانی سلێمانی خۆپشاندان و ناڕەزاتیەکانیان دەست پێ کردەوە. وەکو لەلایەن پەروەردەکانی شارەکانیانەوە دیاریکراوە ڕۆژی سێشەممە دەستپێکی ساڵی نوێی خوێندنە، بەڵام مامۆستایان دەڵێن درێژە بە بایکۆت دەدەن. ئێمە ئەو نووسراوە ڕەت دەکەینەوە چونکە هیچ فەرمان نییە ئەوە فەرمان نییەوە هەر پێشنیارێکی مەتاتیە کە بەستێتەوە بە کۆمەڵێ مەرج و پەیوەند کە بە یاسای بودجەی فیدراڵی عێراق هەموار بکرێ ئەو کاتە ئەمان دەست ئەکەنەوە بۆ یەک دوو براری کە باسان کردو ئەوە لە ئاستی داخوازیەکانی ئێمە مامۆستادان نییە و دەسەڵات بە خۆی و کۆیلەکانی هەوڵەیات بایکۆت بشکێنرێت، بەڵام من بەو دەسەڵاتە ئاڵێم بایکۆت شکۆیە و ئیرادەیە بە هیچ هێزێک ناشێنرێت. فشار هەیە لەگەڵ مامۆستایان، فشارێکی زۆر و لەم لەولا و درۆ دەلەسە و لەگەڵ جەماعەتی کۆیلەکانی خۆیان، بەڵام بە هیچ شێوەیەک ناشێنرێت ئەم بایکۆتە. پێویست بوو بڕیارێک بدرێت لە قازانجی سەرجەم مامۆستایانی میلک و مامۆستایانی وانەبێژ، بەڵام نووسراوێک دەرهێنراوە بە هیچ شێوەیەک متمانە بەم نووسراوە ناکەین و ئیشاڵا بەردەوامە بینە خۆپشاندان و لەسەر شقام ئەمێنینەوە تاوەکو مەفڕاوەکانی خۆمان بەدەست ئەهێنین. ئەم نووسراوە هاتوۆتە لای هەموو شوێنە، من بە نوێناوێت هەموو مامۆساوە ئەم نووسراوە ئەدرێنم چونکە هیچ ئەهمیەتێکی نەماوە، هیچ داخوازێکی مامۆسا جێبەجێ ناکە، تەنها قسەیەکە و خراوەتە سەر وەرەقە و ئیمزامۆرێک کراوە و ڕەوانەی پەروەردەکان کراوە، لەبەرەوەی هیچ ئەهمیەتێکی نییە. دەڕانی و قەڵاتزەش بە دوورشمی ڕەتکردنەوەی ستەمی دەسەڵات مامۆستایانی ناڕازی و وانەبێژان و بەشێک لە فەرمانبەران خۆپشاندان و ڕێپێوانی بەرفراوانیان ئەنجامدا. بۆ خۆیان دەڵێن بەیاننامە و وەڵامی زارەکی پەروەردە ڕەت دەکەنەوە و بایکۆت ناشکێنن. جێبەجێکردنی داواکاریەکانمان دەوێت نەوەک وەڵامی سەرکاغەز. دوو موچەبەی سەرێکەوە درا بە مامۆستایان و لە ڕاستی ئەزانیمان کە بەرزکردنەوە دەستی پێکردەوە و کاتێ مەژە توانین داوام بکەین، بەڵام ئێستا داوام لە پێناو چی بکەین؟ وا 4 مانگە مامۆستا لە شەقامە، هیچ وەڵامێکیان نەبووە. وەڵام نییە بە کاغەزێک پیشانی منی بدا کاتێک من نەزانم بەڕاستی موچەکەم بەرز نەبوو بێتەوە و نەدرێتە دەستم. بەڵێن چییە؟ بەڵێنی سەرکاغەز هەموو کەس دەتوانێت بیدا، بەڵام جێبەجێکردنی گرنگە. بەهۆی ئەو بێباچی ئەوان و بێمنەتی ئەوانەکە دەبینی خەڵک و مامۆستایانی خۆشەویست هاتوونەتەوە سەر شەقام و پێداگری دەکەن لە سەرمافەکانی خۆیان، چکە بەڕاستی ئەمەوە سێ موچەی ساڵی ڕابردوومان فەوتا، ینی شتەکە بۆتە نەرید هەر ساڵانە ئەگە بێ هەڵوێز بین ساڵشکە باوەڕکەن 6 موچەش دەفەوتێ، بۆیە ئێمە بەردەوام دەبین لەو مەیدانە و ئەو شەقامە چۆن ناکەین. و من داوا لە مامۆستایان دەکەم خۆڕاگر و یەکدەنگ بن، یەکڕێز بن، چونکە بە یەکڕێزی دەگەین مافەکانمان. ئەمێ وای بۆ دەچین ئەمە تەنها بۆ شکاندنی شوێن مامۆستا بێ، شکاندنی بایکۆت بێ بۆی مامۆستایان بستنەوەڵەکانی خوێندن. هیوادار بووانە بێ حکومەت بەدەم کێشەکانمان بێ کە کێشەیەکی ئەوەندە گەورە نیە لە حکومەتدا کە چارەسەر نەکرێ. ئەگەر دەسەڵات مەبەستی بێ زۆر بە ئاسانی کێشەکان چارەسەر دەبن، بەڵام دەسەڵات لە خەمی کەرتی پەروەردەدا نیە. ئەوە ئێمە نین کە لە خەمی کەرتی پەروەردەدان، ئەمە دەسەڵاتە بێ باکە لە ئاس مافەکانی خوێندکارە مامۆستایان. مامۆستایان دەڵێن با پەروەردەکان فشارەکانیان ڕابگرن بۆ سەر مامۆستایان، فشار لە حکومەت بکەن داواکاری مامۆستایان جێبەجێ بکات و کۆتایی بە بایکۆت بهێنرێت، چونکە خوێندن دەست پێ ناکاتەوە تاوەکو مامۆستایان بە مافەکانیان نەکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.